بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، سلامي خواهي قولتان لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. لا هركوان سلاو رزمان هيبوتان مسلمانان بيسران خوشويستان عزيزان، داواکارین لە پەروەردگار عیبادەتی ئەمانگە شیرینە لە هەموو لایەکمان قبول بکە و ترابی کاتە تەرازووی چاکەکانمان ئینشاءالله. ئەم شەو شاتینە خزمەتان. هەر کەسێ پرسیارێکی هەبێ حەز دەکەین پرسیار بکە بۆ ئەوەی بابەتەکەمان گەرم و گورتر بێ، بیڕازینینەوە بە پرسیار یان بە وەڵام بە ئیزنی خوای پەروەردگار کە بتوانین خزمەتێ بە ئێوەی خۆشەویست و ئازیز بکەین ئینشاءالله. ئەچینە سەر بابەتەکەمان. ئەگە پرسیارێک بوو ئینشاءالله جوابی دەدەینەوە. صیام الكبیر والعاجز والهرم، واتە ڕۆژوگرتنی کەسانی گەورە بە تەمەن و چی پیاو بێ و چی ژن بێ و ئەوانەیشی کە بە ساڵە چوون کە ناتوانن ڕۆژوو بگرن. ئەوەی کە بە گەورەیە ناتوانێت ڕۆژوو بگرێت، توانەمای نییە، تااقەتی نییە، ئەوە ئەتوانێت ڕۆژۆکەی نەگرێ و ئەتوانێت چی بکە، ئەتوانێت کەفارەتەکەی بدە. بەڵام لەیرا حەزەکەم لە دەربارەی کەفارەش تێ باسکەین. هەر کەسێک بتوانێت ڕۆژوو بگرێ، ئێستا سەبەبێکی هەبێ، هۆکارێکی هەبێ کە ئێستا ناتوانێت ڕۆژوو بگرێ، نابێ ڕاستەوخۆ بچێ فدیەکەی بدا، واتە پارە بدا لە شوێنی. ئەبێت دوای ئەوە ڕاچی بکە ڕۆژۆکە بگرێتەوە. ئەگەر نەیتوانین ڕۆژۆکە بگرێتەوە ئەو کاتە ئەبێ فدیە بدە. واتە ئەگە خوشکێکمان، ئەگە ئافرەتێک هەبێ، ئەژینێکمان هەبێ، دووگیان بێ، ئەگەر ناکرێ ئێستا بڕا یەکسە جارێ دووگیان یەکسە بڕا وەڵا فدیە ڕۆژۆکە مەگەن. ئەبێ ئەم دووگیانەی نەمێنێ، حملەکەی نامێنێ، دوایە تەماشا ئاکا، شیر بە مناڵەکەی ئەدا. ئەگە تەسیرکە نایگرێ لە دوای ئەمە، ئایا بزان ئەدمەجالێ ماوە کە ڕۆژوو بگرێت تا ڕەمەزانە نێچێتە سەریا، ئەوە ئەبێ ڕۆژەکەی بگرێتەوە. یان کەسێ نەخۆشە کە ئەتوانێت نەخۆشیەکەی موقەتە، تەواو موقەتەکە ڕۆژەکە بگرێت، ئەمجا کەفارەتەکەی کە بگرێتایە لە ژوورۆیە. ئینسانی ماندار و ئینسانی بڕوادار ئەوەی تایە کە نابێ تۆ توانەمای ڕۆژووت هەبێ بچی وەڵا فدیەدەم 90,000 بدەیت و 30 ڕۆژەکە لە کۆڵکەیتەوە. فدیە بۆ هاتووە کەسێک کە نەخۆشێکی درێژخاین بێ، پیاوێکی بەتەمەنە، دایکێکی داپیرێکی بەتەمەنە، ئافرەتێکە ناتوانێ چونکە عوزرێکی شەرعی هەیە، ئینسانێکی نەخۆشیەکی هاپێوە، نەخۆشەکەی درێژخاینە، ئەمە لەیرەدا ئەتوانی چی بکە، کەفارەتەکەی بدە لەیرەدا. بەڵام ئەگەر وانە بێ بەڵکو ئەبێ ڕۆژۆکەی بگرێ، ئەمجا کەفارەتەکەی تایدا. ئینسانی ماندرە وش کاتە لە سەری ئەکەوێ. و هەروەها ئینسانێک کە باڵغ بێ، تەبەن باڵغ بێتە ڕۆژوو لەسرە، کە باڵغ نەبوو ڕۆژوو لەسەر نییە، ئەی مناڵەکانمان بۆ کێ بیگرێت، ئەتوانن بۆ خۆیان بەس بۆ فێربوونە، بەڵام ئەتوانن هەدیی بکەنە کەس و کارەکەیان، ئەتوانن هەدیی بکەنە مردووەکانیان، ئەتوان هەدیی بکەنە ئەو کەسانەی کە مردوون چاوەڕی خەیری ئەمانەکەنەوەکەن ئەتوان بیکەن. من قاتل عدوا أو حائط العدو ببلدي وصومه يضعف عن قتاله صاغ له الفطر ولو بدون سفر، وكذلك حطال الفطر قبل أن قاتل أفطر. ئەگە کەسێک بۆ نمونە هاتنە سەر وڵاتت، خاکت، نیشتیمانت، تۆ لەسەر ئەم وڵاتە دیفاعتە کرد، کەرامەت و شەرەف و خەڵکی ئەپارێست، ئایا ڕۆژووت ئەگەر لە مانگی ڕەمەزانە بوو، ئایا ئەم ڕۆژوو ئەبووە بڵین ئەبووە زەعیفبوونی تۆ، ئەو کاتە تو ئەتوانی ڕۆژوو نەگری، ڕۆژەکە دوای بدەیتەوە، چونکە شوێنەکە سەختە، چونکە های لە شوێنێکەوە سەفەرش نییە، بەڵام قیتالە، کە قیتالشە ئەتوانی قیتال عوزرە بۆ ئەوەی کە نەگریتەوە. من كان سببا الفطر ظاهرا كالمريض فلا باس. ئینسانێکە نەخۆش بێ، زۆر جار پرسیارەکرێ مامۆستا ئەمەمە، ئەتوانین بەعام جوابێ بدەینەوە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشن. ئەگەر نەخۆشیەکەت ڕۆژوو بێتە
هۆکارێک بۆ زەرەربوونی مرۆڤەکە ئینسانەکە ئەتوانێت ڕۆژەکە نەگرێت. بەڵام نەخۆشیەکی هاکەدایی لا ئیرا کەمێکتەیە تۆ بڵێ وڵا لە خۆتۆ ڕێبدەی بە خۆت وڵا ڕۆژوو ناگرم، ئەمە شەرعەن دروست نییە. ئەوش ئەبێت دکتۆرێکی چاک لەخوا ترس کە پێت بڵێ تیایدا. ئەگەر ئەوە نەخێر یەکێمسێتی من حەوت ڕۆژی ڕەمەزانم نەگردووە ئەبەر ئیمتیحان چی بکەم باش؟ ئێمە وتمان لە دەرزی ڕابردوو حەوتی نەگرتووە توانێت قەزای کاتەوە، قەزایە کاتەوە دوای ڕەمەزان ئەگرێتەوە، بەڵام خوێندن عوزر نییە بۆی کە ڕۆژوو نەگری. وەک شەرعان ئێمە وتمانە تا ئێستاکە فتوایەکمان دەست نەکەوتووە کە بڵێن بە قوتابی خۆشەویستەکان ئیعلانی بکەین. هەرچی کاتێکش فتوایەکمان دەستکەوت هەر لەحظەیەک ئەو کاتە ئیعلانیەکەین بەڕوونی کەڵین. بەڵام تۆ نەتگردووە حەوت ڕۆژ ئینشاءالله ئێستا بەردەوام بە لەسەر ڕۆژوو پاشان پاش ڕەمەزان ئینشاءالله ها بەدەستەوە تا ساڵەکەی تر ڕۆژەکەت بگرەوە، نابێت کەفارەتی بدەیت. سوێتی مامۆستا بتوانێت سەر زەکات ئاڵتون قسەمان بۆ بکەیت. ئاڵتون 20 مسقال ئاڵتون نیم مسقاڵی لێ دەرەکەی بەمەرجێک ساڵێکیوە بەسەریا مابێ 20 مسقال بۆ نمونە حەدی زەکات 20 مسقالە 19 مسقال نایکە 20 بووە 40 یەک مسقالەکە. ئەمە لەیرەدا 20 مسقالت بوو نیم مسقال دەرەکەی، 40 مسقالت بوو مسقالێ دەرەکەی. ئەمە ئاوە ساڵەکەی ناوێ والله ئەعلەم با نەچینە ملاڵە. ئەمجا ئایا پرسیارێتتر تێتاکایەوە لە دەربارەیمە ئایا ئەم ئاڵتونە لە ماڵە بێ زەکاتی هەیە بەگیانی خێزانتەوە بێ، یعنی لەبەری خێزانە بێ کچی بێ هەرکێ بێ ئایا زەکاتی هەیە؟ لە ماڵە بدات نابێت زەکاتی هەیە، بەقەی گیانی ئافرەتەوە بێ دوو ڕێیمانەیە، هەندێکیان ئەڵێن زەکاتی هەندێکیان ئەڵێن نیەتی، بەڵام ڕاجح وایە ئینشاءالله هەر زەکاتی هەیە. چونکە جاریە کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمووی لە دەستیا ئەنسیلەی ئاڵتونی بوو پێوت ئەم دوانە زەکاتت داوە وتی ناترسی ئەمانە بێتە قەتەی ئاگەر لە دەستا لە قیامەتە. ئەو بوو داینا وتی پێغەمبەری خوا دایە دایکی وتی ئەمە بۆ بەیتالمال بۆ موسڵمانە. ئەو حەدیسەش صریحە صحیحە ئەمە ئاوا زەکاتی بدەین. بەڵام بۆ وا بکەین من داواکەم لەو پیاوە خۆشەویستانە لەو ئافرەتە ئەزیزانە با 20 مسقال لە ماڵا گڵ بۆ دەنەوە بیکەنە 15 مسقال باقیەکەی بدەنە شتێکی تر وە هەموو ساڵێت تۆ زەکاتی دەرەکەی. داواکەین لە باوکە خۆشەویستەکان کچەکان دانەدەنەش و ڕەحمەت لەو کەسەی کە مارەکەی کەمە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ڕەحمەت لەوەی کە کچی ئەداتە شوو مارەکەی کەمە. ئەڵێ بەرەکەت لیان پرسی بەرەکەت ها لە چییە؟ ئەی پێغەمبەری خوا وتی بەرەکەت ها لەوەی کە کچەکەت ئەدەیتە شوو مارەیەکەی کەمە. چونکە مارەی زۆر بەڕاستی وا ئەکا کچەکەت بمێنێتەوە لە ماڵ، وا ئەکا کچەکەت مقابل پارە لێکداتەوە، کوڕەکەش بە مقابلی پارە سێری کچەکەی تۆ بکە. بۆیە ئەمە ئەبێ ئێمە وا نەبین بەڕاستی. مامۆستا کەسەی نووسیوی حەوت ڕۆژم نەگرتووە کەمێکە تر نووسیەتی ئاخر چونکە من یەک کلێم هەیە بۆیە دیارە عوزریە هەیە و لەگەڵ ئیمتیحانەکەی قورسێکا لەسەر لەوە توانێ بێ ئیمتیحان بتوانێ بگێت زۆر چاکترە. بڵێ ئەمەدام وایە عوزریەکی شەرعیت هەیە پێشدا بێت تۆ وات بووتایە چونکە مەدام کلێت هەیە ئەگەر توانی دوای ڕەمەزان ئەیگریتەوە، ئەگەر نەتوانی ئەوەی تایە کەفارەتێتی. ئەگەر توانی دوای ڕەمەزان حەوت ڕۆژەکە بگریتەوە ئەوەی تایە ئەیگریتەوە، ئەگەر نەتوانی کەفارەتەکەی ئەدەی کەفارەتەکەی ڕۆژی 3000. سەرفترە مەسەلەی سەرفترە ئەوەی تایە سەرفترە ئەن نەفەری 3000 دینار دانرا وەک پارە و خواردنش هەیە. ئێمە دوو ڕێیمانەیە بۆ ئەو کەسێک کە پرسیاری کردووەوە ئەوشی کە چاوی لێمانە یان دوای ئەبینێ چونکە علم ئەمانەتە ئەبێ و ئەمانەتەوە بیگەێنی لەسەر شان ئێمە.
مەسەلەی سەرفترە ئێمە هەموو ساڵێبانەی کەینە قاڵەقاڵ شەرعی ئاینی ئیسلامی پیرۆز زۆر لەوە گەورەترە کە لەسەر 3 کیلۆ برنج 2 کیلۆ نیم برنج یان 3000 دینار ئێمە قاڵەقاڵێ دروستکەین ئێمە بچینەوە لای العلماء ورثة الأنبياء یان بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زمانی خۆیدا خواردنی داوە ئیمام شافعیش لەگەڵ خواردنە و کۆمەڵ عولەمای تریش بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە عومەری کوڕی عەبدولعەزیز مەعاد وەختی خۆی ناردویانە بۆ یەمەن ڕۆیە بەڵگەی ئەبوو حەنیفە کاڵێ پارابێ کاتێ ناردووانە سەحابەی پێغەمبەرە مەعادی کوڕی جەبەل ڕۆیە بۆ نمونە سەرفترە کۆ بکاتەوە لە زمانی خۆیان نە برنجی هێناوە و نە پارێکی هێناوە ئەمە باشترین بەڵگەیە چووە قوماشی هێناوە قوماشەکەی کردووە دابەش کردووە سەر ئەو خەڵکە کردوێتە سەرفتر بۆیە زەمان بۆ زەمان ئەگۆڕێ چی شتێ بۆ خەڵک باشە سوودی زۆرترە ئیسفادەی چاکترە باشترە شەرعی ئاینی ئیسلام لەگەڵەوەیە ئیسلام هاتۆ بۆ خزمەتکاری مرۆڤەکان خزمەتی مرۆڤەکە ئێمە پرسیارێ بکەین لە خۆمان خەڵکی کوردستانی ئێمە ئێستا لەم کات و ساتەدا زۆریمان ئەناڵێنێ هەژارە نەدارە لێ قەوماوە نەخۆشە لەسەر جێگا کەوتووە تەلەبەکەی پێویستی بە پارەیە لە دەرەوەیە لە ڕەمەزانایە ئایا ئەمانە هەمووی کۆکەینەوە خەڵکی بەعام ئەگە دیراسەیەکی بکەین ئەم خەڵکە هەژارە بە هەموو نەوعەکانەوە پێویستی بە برنجە زۆر یان پێویستی بە پارەیە ئەو کاتە خۆت بڕیاردە منیش ناڵێم ئێمە کامەی ئیسفادەی بۆ خەڵک بێ ئەبێ لەگەڵ ئەوە بین خۆ نابێ من خوانەکە لەگەڵ توە لەگەڵ من ناقینکەی ئەمە دینە ئەمە شەرعە کامەی ئیسفادەی هەیە ئەوە بکە من وا ئەزانم لەم زەمانە ئێستا پارە باشترە چونکە تۆ برنجەکەی پێدەی بەس برنجی ڕووتی پێدەی ئەی کابرا ئەگەر هیچی نەبێ برنج چی لێ بکە بە تاقوتەنیا بەڵام ئەگە ماڵێکش برنجی نەبوو برنج بدە ئیشکال نییە خواردن بدە ئەگە پارێکی پێویست و پارە بدە دینی ئێمە فراوانە یەسیروا وەلا توعەسیروا بەشیروا وەلا تونەفیروا ئینسان نابێ ئاسانکاری بکەن لەسەر خەڵکی ئەوەی کە ئاسانە ئێمە بابەتەکەمان گەیشتینە ئەوەی کە لەسەر ئینسان ئیماندار ئەگەر هاتوو دیفاعی کرد لە خاک و وڵات و نیشتیمانی زانی وەزعەکەی زۆر خراپە و کاتە ئەتوانێت کە ڕۆژۆکەی نەکرێت من کانە سەبەبەن وتمان نەخۆشیێکێ بوو نەخۆشەکەی زۆر تەئسیری لێ کە ڕۆژەکەی ئەوە توانێ نەیگرێ و دوایی بگرێتەوە گە نەیتوانیش ئەوە کەچی کەفارەتەکەی ئەدا نیەت فی کول فەڕدین ئایا نیەت هەموو شەوێ بێنین خۆی پرسیارەکە یان بێنین بۆ هەموو مانگە خۆی دووڕە یان دێ ئیمام شافعی فەرمی هەموو شەوێ بێ نیەت بێنی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ نیەت نێنە پێشی بەیانی قبل الفجر فلا صيام له ڕۆژی بۆ نییە هەندی عولەما شتیانە گشت ڕۆژە ناکرێت ئینسان لەوێ بەیانیانە نێتەخەوە یەک جاتوانێت بۆ مانگەکە بڵێ ئینشاءڵڵا ئەوەی دووەمی تەواوە هەلە بیدای ڕەمەزان نیەت دێناوە باقی بۆ هەموو ڕەمەزان تیایدا کە ئەنجامی دەی النفل المطلق لا تشترط ولو بالنية سنة نيتي ناوي وأما النافل المعين بلام أجد تعيينت كد وكنت نزر أو أبيت كأنجامي بدي أجا برسيارك نبي دينك وتاي خواي جورا لمنه ليش قبول كا بس داوا كاريك مانيا هركسي برسيارني لي بيشي ينظر رحمتان لي برسياركان تان روان كان بوي إما بابتكان من دولة من كين ببرسياركاني إيوه لبابتي الرجوع لبابتي زكاة خواي جورا لمن ليش قبول كا وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.